سەبارەت بە پێشنیاری یۆنامی بۆ پێکهاتەکان کە دوو پێشنیاری کردووە لەسەر ئەم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی لەولێرە لەگەڵمە بێ گفتوگۆی زیاتر لەگەڵەکەم بزانم هەڵوێستی ئەوان چییە. کاک ئایدن ئەم کاتتان باش. UN یاخود یۆنامی دوو پێشنیاری کردووە، پێشنیارەکان ئەوەن یان کورسەکان دابەش بکرێ یاخود یەک بازنەیی بێت. ئێوە وەکو بەرەی تورکمانی لەگەڵ کامیانن؟ ولی پێشێکی زۆر سوپاسان دەکەین کە بابەتی پێکهاتەکان وایە کۆتەکان وایە بەشداری پێکردنی پێکهاتەکان لە پرۆسەی سیاسی بابەتێکی گرنگە. پێویستە بە هەستیارەوە بە حساسەوە تەعامل لەگەڵ ئەم بابەتە بکرێت و لێرەدا کە دیارە کە لە ڕابردوودا تا کوێستا بە شێوەیەکی بەردەوام کە تەهەجوم دەکرێت و لەسەر پێکهاتەکان وایە باسی کۆتا ئەکرێت و کە سەبەبە کە بوتە ناوکۆچێک لە نێوان لایەن لە سیاسەکان بە تایبەتی لە نێوان پارتی و یەکەتی کە بوتە کێشێکی سیاسی و بوتە کێشە کە ئێمە پێشتریش ئەمە تاکیدمان کردووە کە مەسەلەی کۆتا وایە پێکهاتەکان لەموو کات زیاد گرنگە و کە هیچ کاتێکیش تەرەف نییە لە نێوان لایەنە سیاسەکان یان وایە لە نێوان کێشە سیاسەکە لە نێوان لایەنە سیاسەکاندا هەیە و دیارە کە لێستادا زۆر باسی ئەم بابەتە ئەکرێت و کە چۆن باسی کورسی کۆتا ئەکرێت و دابەشکردنی کورسی کۆتاکان لێستا دەکە دیارە ئێمە لەگەڵەداین کە بە یەک بازنەی کۆتاکان ئێمە لەگەڵەداین کە بە یەک بازنەی کۆتەکان بەشداربن لە پرۆسەی هەڵبژاردن ئێمە لەگەڵەدانینە کە کورسیەکان دابەش بکرێت و بەسەر ناوچەکاندا. ئێمە پێشتریش وەکو جەبهەی تورکمانی وەکو نەتەوەی تورکمانیش تاکیدمان کردووە لەگەڵەداین کە بە یەک بازنە نەتەوەکان و پێکهاتەکان بەشدار بن لە پرۆسەی هەڵبژاردندا. ئێمە لەگەڵەدانینە کۆتا بکرێتە بابەتێکی سیاسی نێوان لایەنە سیاسەکان. ئێمە لەبەرەوەی زروفێکی بەڵێ ڕاستە کە لێرەدا بە یەک بازنەی کە ڕاستە تورکمان لە کفریشەیە کە ئێمە کە لەگەڵ دابەشکردنی کۆتاکان وایە لەگەڵ دابەشکردنی کورسی کۆتاکان لێستا دەکا دیارە بۆ مەبەستی سیاسی داواکرێت و کە ئێستا مەسەلەن ئێمە پێشتریش کە کاندیدمان هەبووە لە ناوچەی سلێمانی هەبووە لە ناوچەی کفری هەبووە لە هەولێر بووە و لە دۆک هەبووە و ئەمە کە ئەو بەڕێزانە کە لە نوێنەراتی وایە ئەندامی پەرلەمانی پێکهاتەکانن ئەمە نوێنەراتی هەموو لایەکەکان نوێنەرایەتی کفریشەکان نوێنەرایەتی هەولێرژەکان نوێنەرایەتی سلێمان و ناوچەکانی تریژەکەن کە ئەمە ئەندام پەرلەمانە و کە بەدەنجی خەڵک هاتووە و کە نوێنەرایەتی هەموو لایەک ئەکات و بەڵام لێرە گرنگەوەیە کە لێستا دەکە ئەم بابەتە کە باس ئەکرێت و بۆ مەبەستی سیاسی باس ئەکرێت و مەبەستیانە کە بۆچی مەبەستی ئەو ژمارەی تورکمانەکان لە زیاتر کە کورسێکیان هەبێت ئەمە مەبەست کورسی نییە بۆ کفری کە وجودی تورکمانەکان لە کفری زۆر گرنگە. ئێمە وەکو جەبهەی تورکمانیش لێستا لە ڕابردوو کە کاندیدمان هەبووە لە کفری و لە داهاتووش کاندیدمان دەبێت و لە کفری بەڵام کە دابەشکردنی کورسی بۆ مانای نایە کە پاڵپشتەکە بۆ یەک پاڵپشتەکان بۆ نەتەوەکان لەم ناوچەیە. ئەمە کە لێستا دەکە بە یەک بازنەی کە تورکمانەکان و نەتەوەی تورکمان و نەتەوەی کردان و سریان و ئاشووری کە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و وجودیان نییە یعنی لە ناوچە دیاریکرا و بەتایبەتی لە شاری هەولێر کە زۆرنەی تورکمانەکان لە هەرێم لە مەرکەزی هەولێرە لە شاری هەولێرە لە دواترش کە لە کفری لە ناوچەی کفری هەیە بۆ برا کریسیانەکان بۆ هەمان شێوە کە لە هەولێر یان لە هەموو شار و شارەسەکان وجودیانە بۆ لەبەرەوەی زروفێکی ئیسtisnایانە هەیە کە ڕۆژێکی تایبەتیان هەیە لەبەرەوەی پێویستە کە بە یەک بازنەی کە هاوشێوەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بێت و لێرە دەکەت ئەو
لێستادا ئەو پێشنیارە کە لەلایەن هەندێک لایەنی سیاسی کە داوا ئەکرێت و بۆ مەبەستی ئاغرازی سیاسیە بۆ مەبەستی ئامانجی سیاسیە کە ئەمە لەگەڵدانینەکە کۆتەکان بەشدار بێت و ئێمە لە هەموو کات زیاتریش کە دیفاع لە تورکمانەکانی کە لە سلێمانی و یا لە کفری و لە هەولێر عام لە هەرێمی کوردستان لە عێراقدا بێت ئێمە وەکو جەبهەی تورکمانی عێراقی لە هەر ناوچەیەک تورکمان هەبێت ئێمە دیفاعی لێ دەکەین پاڵپشیان دەکەین ئێمە نوێنەرایەتیان دەکەین لێرە گرنگە دواتریش نوێنەرایەتی ڕاستەقینەش گرنگە لە پەرلەمانی کوردستان یەک بازنەیی بەڕاستی لە بەرژەوەندی پێکهاتەکانە یان لەبەر ئەوەیە پارتی داوا یەک بازنەی دەکات ئێوەش داوا یەک بازنەی دەکەن ئەمە هیچ پەیوەندی بە هیچ لایەنێکی سیاسی دیاری کراو نییە ئەمە یەک دووش ئێمە داواکەین کە یەک بازنەی ئەمە لە بەرژەوەندی پێکاتەکانە بەرژەوەندی نەتەوەکانە کە ئەمە ڕێی نەتەوەکانە و ڕێی پێکاتەکانە ئێمە وەکو جەبهەی تورکمانی عێراقی ئەوە داواکاری ئێمەیە وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان ئێمە لە ڕابردووە چەندەها کۆبنەوەمان کردیا وەکو لەگەڵ لایەنی سیاسیەکان و نوێنەرانی لایەنە سیاسیەکان پێکاتەکان بە نەتەوەی تورکمان و کلدان و سریان و ئاشوو و ئەدیانەکانی تریش کە لەگەڵەوەدان کە داوایان کردووە بە یەک بازنەی بەشدار بن و داوایان کردووە کە کۆرسی کۆتاکان دابش نەکرێت و ئەگەر ڕێی جیاواز هەیە و کە ئەو لایەنە کە مەبەستیان هەیە کە مەبەستیانە کە کورسی کۆتا دابش بکرێت و کە ئەمانە بۆ ئاغرازی کە سیاسی بۆ بەرژەوەندی لایەنێکی دیارکراوەیە بۆ لایەنێکی سیاسی دیارکەوە بەڵام ئەگەر زیاتر پێداگیری ئەەکەن ئێمە کە پێشنیارمان هەیە کە لە دەرەوەی ئەم 11 کۆتا بە کۆتا زیاد بکرێت و کە بەرەو بکرێتە بە 15 کۆتا کە بۆ سولەیمانیە و یان بۆ ناوچەی کفری و بۆ ناوچەی دۆک کە دەتوانێت بۆ نوێنەرانی بۆ پێکاتەکانی تریش ئەگەر لە 11 کورسەوە بکرێتە 15 کورسی ئامادەن کورسەکان دابش بکرێت نەخێر ئێمە لێستادا لەگە یەک بازنینە کە لە لێک ئەگەر کرا 15 کورسی کە بۆ یەک ینی ئێمە لێستادا مەسەلا ئەگەر هاتوو ئەو لایەنەکە داواکەن کە زیاتر کە بەڵێن کە بەڵەن یەک لە ناوچەی وجودی پێکاتەکان هەیە بە ئەوانیش بەشدار بن ئەمە جیاکاری ئەبێت و ئەمە زیاتر جیاکارێکە ئێمە لەگەڵ دابشکردنی کورسی نینە یانە دابشکردنی کۆتا نییە چکە لەگەر دابشکردنی کۆتا لەگەڵ دابشکردنی کۆتا نەتەوەکانیش دابش دەکرێتەوە زۆر باشە ئەمەش کاریگەری خراپ دروست ئەکات و لەسەر ڕەوشی پێکاتەکان ئێمە لە ئێستادا کە ئێمە داواکاریەکانی ئێمەوەیە کە بە یەک بازنەی بەشدارمە لە پرۆسای سیاسی و لە عینی کاتژە لەگەڵ ئەدانینەکە کۆسیەکان دابش بکرێت و لە هەموو شیان گرنگتر ئێمە پێشتیش داوامان کردووە دەنگدەرانی تایبەتی هەیە و یعنی هەڵبژاردننی لە هەڵبژاردننی تایبەتە کۆتاکان بەشدار نەبێت و ئەمە لەبەرەوەی کە لە ڕابردوودا کە لەم دەری تایبەتیدا زیاتر دەستێوەردانەوەیە مداخلە کراوە لە کاروباری زۆر باشە ئەمەش کاریگەری خراپ و دروست کردووە لەسەر نوێنەرانی کۆتا ڕۆژی پێش بەشدانێ لەگەڵ یونانی کۆ ببنەوە بەڕاستی یونامی لەگەڵ کامیانە ڕاستە دوو پێشنیاری هەیە بەڵام ئەوان خۆشیان قەنعاتیان بەچی هەیە ئایا بە دابشکردنی کورسەکان هەیەیان یەک بازنەیە بێ یعنی ئەمە پێش هەموو شتێک ئێمە بەسەنەن ئێمە ڕێزمانەیە بۆ ڕێی جیاوازەکان بەڵام ئەم بابەتە تایبەتە بە پێکاتەکان لە نەتیجەدا لە کۆتادا دەبێت پێکاتەکان بڕیاری لەسەر ئەم بابەتە بدەن لەبەرەوەی کە ئەمە تایبەتە بە ڕەوشی پێکاتەکان ئێمە یەک لە خاڵە گرنگەکان بۆ ئێمەوەیە ئێمە دەبێت بە ئیرادەی ئێمە ئەمە چارەسەر بکرێت و کە هەر بابەتێک هەر گرفتێک کە تایبەت بێت و بە پێکاتەکان و تایبەت بێت و بە کۆتا دەبێت بە ئیستیشارە و بەڕاوێژ لەگەڵ نوێنەرانی پێکاتەکان بکرێت و یان لە دەرەوەی پێکاتەکان کە ئێمە ڕێی جیاوازە ئەمە ڕێزمایە بەڵام لە نەتیجەدا ئەمە قبول کراو نییە کە ئەمە لێستا دەکە نەتەوە یەکگرتوەکان کە پێشنیاری تازانە هەیە و
ئەمە پێشنیارە و کە دیارە ئەم پێشنیارە دراوە بە پارتی و بەیەکەتی ئێمە ڕۆژی پێنجشەممەش کۆبنەوەمانە لەگەڵ نوێنەرانی نەتەوەی یەگرتوەکان لەسەر ئەم بابەتە و لێستا ئەمە ڕێ ئێمە لێرەشەوە تاکید دەکەینەوە کە ئێمە لەگەڵ یەک بازنەی کە لێک بازنەی بەشدارمە لە پرۆسەی هەڵبژاردن ئێمە لەگەڵدانینە کۆتا کە دابش بکرێت و بەسەر ناوچەکاندا لەبەرەوەی کە لەگەڵ دابشکردنی کۆتا وتم کە نەتەوەکان و دابش ئەکرێت و لەسەر ناوچەکان ینی چۆن ئەڵێ ئەمە تورکمانەکان ئەوە تورکمانی هەولێر ئەمە تورکمانی کفریە ئەو تورکمانیان سولێمانیان ئەمە کریسیانی هەولێریا و کریسیان دۆکەیان ئەمە ئێمە لێرەدا نوێنەرایەتیکردن نوێنەرایەتی ڕاستەقینە بۆ ئێمە جیاوازی نییە ئێمە نوێنەرایەتی تورکمانەکانی کفریش ئەەکەین و سولێمانیش ئەەکەین و هەولێرش ئەەکەین بۆ و نوێنەرایەتی تورکمانەکانی هەموو عێراق و بەتابەتی هەرێمی کوردستانی بەڕێز ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.